منوی قسە بکەین لەسەر هەڵبژاردننی هاوسەر هەندێک جار دەنگەکان جیاوازە هەریەکە بۆ چوونی جیاوازیە بەڵام ئەوان ڕێز لە یەکتر ئەگەن کێشان بۆ دروست نابێ چۆن تۆ بتوانیت هاوسەرەکەت هەڵبژێریت پێوەرەکانت کامانە بێ ئەمە ناوڕۆکی تەوەری یەکەمی ئەم ڕۆمانە جا هەندێک جار ئەم دوو کەسە خۆیان نین هەندێک جار کەسانی ترش بوون منە خێزانەکانیش بەشدارە بن باڵێ لەوەی کە بۆ مناڵێڵێ با فلان کەست بۆ بهێنی زۆر باشە خێزانەکەی باشن خۆی ئەوە بۆ نمونە کەسێکی ڕێک و پێکە یاخود ئەڵێن با کوڕەکەمان عاقڵ بژنێکی بۆ بهێنین با کچەکەمان زۆر تەمەنی نەڕواتە سەرەوە هەر زۆر پستانە خەنە سەر کچەکە هاوسەرگیری بکە واتە ئەوەی کە کەسانێک لە دەرەوەی ئەم دوو کەسەش هەر لاانەیە بۆ چوونی خۆیان تا ڕادەیەک واکەن کە بسەبێنم بەسەر ئەم دوو کەسە ئێمە لەسەر ئەم بابەتە ئەدوێن هەم خودی ئەم دوو کەسە هەمەوەی کە نەفرێکی سێوم لەم بینە ئەبێت چۆن ڕۆڵ بگێڕێ هەر بۆیە داواکە لە میوانی بەڕێزی بەردامەکە مامۆستا توانە خەسرە و توێژەری کۆمەڵایەتی لەلامان ئامادە مامۆستا توانە گیان فەرموو بەخێر بێ بەخێری مامۆستا باشی جەنابەت خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی بەڕێزی شەر سەرچاو بەخێر مامۆستا فەرموو ساحر بەر لێ بچینە لای تۆرەکە وام زای مامۆستا لەگەڵ ئەم یاریانەیە بینی چۆنە لەگەڵ وەرزشە والله سيري توبي بيكي ما مستحسن والله سيري تشيكم ترى عندك جار تشي لي بينك وكاكا باستي كدون جار جاري كان توزي ساردو صرن تاي ساعة بجاردكت هاتوا تسريانا والله توزي حزكم فرنسا باش يعني فرنسا وزي خلاف هذا صور لك أمثال بوشي بوشيوازي كزور بي أستيركان لفرنسا يعني بلام خلق نازانم توزي أواني كهاندري فرنسا توزي برساردن يعني هستا كان باش يعني كان ناكن شلون سلر مكان جارك بوكو شيرشي بنا بندارة راسته إنجا براستي بعام يعني كانش وكو ورش أواني كلباري ورشة يعني بابلين تصور يعني بس كان زور حصل كان نسقاني باش جنيبو يرن سستو ساردو يشتانا تواني ويعني تواناك راستغناني خوان بشان بدن أوني كمش شوانا سيري هندق ياري كان كم هرتو زوايا سارده بلام تصوركم لخولي شانزه بدو توزي منافسة عن تربيته وبيبقى غير مقربين بالله بدل نهاية دايبش كموابي جماعة مصات وانا بابنا سر هاوسران اگر كروكچك لبريز برسياري او كان من ببيج بيورك هاوسرا كم هالبجيرم جناب چون غير ما يانا كيت اي جاب سيارك براسي زور قرصة لبروي مروفكان مقياس وبيوري جواز يعني بو اختيار كردنو هالبجاردني خزانة كان يعني چپیاو چکور بوکت چکتیش بوکور باشه بلام لراستیا اوی که زور ببرای من گرینگه کروکچه کاته که یکتری بینن ببی اوی هیچ پیوندشی پیشو خد لبین انا به ببی اوی که خوان هیچ آماده کاریش پیشو خدیان کدبه دلیان بو یکتری برواد يعني حس وتا ناسيني پیش وقت باشه بله بدلنیایو بدڵنیایەوە ناسین یارمەتی دەرێکی باشە بۆ ئەوی هەم کوڕەکان بتوان کچێکی باش و دڵخوازی خۆیان اختیارکەن بەڕاستی هەم یارمەتیدەری کچانشە بۆی زوو قەرارە بدەن کە ڕازی بن بە کوڕێک چونکە لە ڕاستیە خۆی ئەم پرۆسی هاوسەرگیریە بۆ هەردوو تەرەفە قورسە چونکە کوڕ ئیقدامە کە دەچێتە پێشەوە قەرار ئەدا لە هەمان کاتا بێ کچیش قەرار بدا کە کوڕێک هاتۆتە پێشەوە تۆ بەڕاستی ئەم کوڕە هەر ناسیوتە بەڵام خۆتۆ ئەم ناسینێکی سەطحیە با بڵێن ڕووکەشی تەبیعەتی کەسەکە و بینیوەتە ئەگەر لە شوێنەکە کاری لەگەڵا بکە یاخود لە خوێندنگایەکە بینی بێتە بە تەواوی نایناسی هەڵبەتە هەندێک جارش بەداخەوە زۆربەی تاکەکان ماسکێکیان دەمامکێکی کۆمەڵایەتیان هەیە هەتاکو لەژێر سەقفەکەیان نەبی نازانی کە بەڕاستی چۆنە بەڕاستی ئەو شتە هەندێکی کۆمەڵایەتی هەیە ئەمە زۆر جار لەناو پەیوەندە کۆمەڵایەتەکانمانە خۆمان وێنەیەکی ڕووکەشی بۆ خۆمان دروستەکەین ئەمە خراپە یعنی ئەمە غەڵەتە ئەمە هەم لە ڕوودینیشەوە بەڕاستی باش نییە ئینسانە بێ خۆی گەورە چۆنی خەڵق کردووە لە زۆرترین دۆخەکانی ژیانی خۆی ئاوا دەربکەوێت لە ناڵێن لە هەرهەمیە بەڵام لە زۆرتر بۆی تۆ بناسیت لە کاتی هاوسەرگیریە بەڕاستی هەر نەک بۆ کاتی هاوسەر تۆ ئەچی بۆ معاملەیەکی بازرگانیش ئەچی بۆ بەستنی با بڵێن گرێبەستە لەگەڵێکێکە لە هەر گرێبەستێکی تر بەڕاستی بێ ئینسان صادقانە و ڕازگۆیانە قەناعەتەکانی خۆی هەڵبڕێژە بۆ کەسی بەرامبەر کە من ئەمە قەناعەتمان میشە بێ ئاوا سەر بگرێت هەر جۆرێک لە ئیش بێنجا هاوسەرگیری بیاخۆت پرۆسەکانی تری ژیان ئینسان بێ ڕازگۆیی زۆر ئەنگەرگە بووی من نتوانم ئەو کەسی بەرامبەرم بە هەڵا بەرم و ئەویش منش بە هەڵا نەبات بەڵێ مامۆستا زۆر کات زۆر گرنگە ئێمە بەبێەوەی کە کۆمەڵگایەکین لە ڕووی دابوونەریتەوە لە ڕووی ئاینەوە
لە ڕووی ئەوەی کە چۆن بتوانین پرۆسی هاوسەرگیری بە شێوازی لە شێوازەکان بەباشی بەڕێوە بچێت وە پرۆسەیەک بێ کە بتوانین هەم کوڕەکە هەم کچەکە لە دوو ئایلەوە خێزانێکی نوێ پێک بێنن هەوڵێن کە کەسەکان لە ئاستی یەکترابن یاخو کەسەکان بە شێوازێ لە شێوازەکان پێش ئەوەی بچنە نێو ئەم پرۆسەیەوە ئامادە باشیێکی باشیان هەبێ هەم لە ڕووی جەستەییەوە هەم لە ڕووی لایەنی عەقلیەوە هەم لە ڕووی لایەنی کۆمەڵایەتیەوە ئەمە لە ڕابردووە بەم شێوەیە هێناومان بەڵام لە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە لەوانەیە هەندێک کەڵچەری کە تێکەڵی کەلتورەکەمان ئەمە کاریگەری ئەرێنی بەجێ هێڵێ ئەم تێکەڵبوونە یاخود ئێمە لەسەر ئەو دابوونەریتەی باو باپیرانمان بڕین بۆی کە بتوانین خێزانێکی پتەومان هەبێت طبعا پرسیارەکە و دقیقە یەک خاڵی زۆر جۆهری لەو پرسیارە بەڕێستا ئەوەیە باسی ئامادەکاریت کرد ئەوە دواییە سەر ئەو قسەیە بەڵام باسی ئەو تەداخولە بکەین کە جەنابەت تا ڕادەیەک ئاماژەوە پێ کرد کە ئایا ئێمە لەسەر ڕیتمی کۆمەڵاتی خۆمان کە زۆر جار خێزانەکانمان و کەسوکارمان خوشکوبرەکانمان با بڵێن دەخالەتێکی ڕاستخۆکەن لە هەڵبژاردننی هاوسەر بۆ ئێمە قوبوڵی بکەین یاخود نەخێر پاڵش پێ بنێن و ڕەفزی بکەین و خۆمان بڕێن هەڵی بژێرین لە ڕاستی ئەمەش دیسانەوە بە پێی دۆخی خێزانەکان ئەگۆڕێت بۆچی یعنی خۆ تۆ زۆر جار ئەو خێزانەش کە دەداخول لە جوین تۆواکە ئامانجێکی دڵسۆزانی هەیە حەزەکات چۆنەڵی ئەو کەسێک کە تۆ هەڵی ئەبژێری بەدڵی ئەویش بێ و بەدڵی تۆش بێ یعنی بەدڵی ئەویش و تۆش بێ ئەگەر چی لە ئەساسا بێ بەدڵی کەسەکە بێ کە هەڵی ئەبژێرێ کوڕەکە یاخود کچەکە بەڵام خێزان ئەرکێکی تری هەیە بە بڕای من ئەویش ئەوەیە کە بریتە لە لێکچوون لە خێزانی ئەم دوو کوڕکچایە ئێمە زیاتر ئیشی لەستە بکەین باشترە لێکچوونێکی بۆ نمونە ئاستی سەقافی خێزان ئاستی ئابووری خێزان ئاستی ناوچەی خێزان ئەمانە لێک تێگەیشتنەکان زیاتر ئەکا هەڵبەتە ئەمەش بابەتێکی ڕێژەیە بەڕێزمانی بەڵام زۆر جار تۆ بۆ نمونە ئایلەیەک ئاستێکی ئابووری زۆر بەرزیان هەیە باشە کوڕێک لە ئاستێکی نۆرماڵی ژیانێکی کۆمەڵایەتی ئەتوانە بڵێم لە گەڕەکێکی تا ڕادەیەکی زۆر کۆمەڵاتی قەرباڵغ ئەچێ داوای کچێکی ئاواکە تا ڕادێک ئەمە لێک تێگەیشتن دروست نابێت چونکە ژیانی ئەو ژیانێکی تایبەتە ژیانێکە تا ڕادەیەک هاڵێ لاکشەری لایڤە ژیانێکی پڕە لە خۆشی و گەڕان و سەفەر و ئاستێکی ئابووری بەرزیە تۆش کوڕێکی دەخلەشی مام ناوەندت هەیە تۆ دەرقەتی بەداویستەکانی ئەو نایە ئەمە لایەنێکم بەس باسی ئابووریەکەین لە تێگەیشتنەکانی ژیان بۆ ئینسان بۆ لەوە کوڕێک زۆر حەزی لە سەفەر و گەڕامێ بەڵام تۆ کچێک لە عیلەیەگەنی لەوە چێ زۆر فێری ئەم شتە نەبووە دیسانەوە بەرێکەوتن دروستە بێ بۆیە خێزان ئەرچی ئەوەیە نزیکایەتی دروست بکە یعنی بە دوای خێزانێکی هاوشێوە لە خۆی بگەڕێ بۆ کوڕەکەی یاخود بۆ کچەکە هیچ فەرقی نیە هەردووکیانە بێ وەکو یەک ئێمە سەیری بکەین هاوشێوە بوون لە بیرکردنەوەکان لە بیر و باوەڕەکان لە ئاستی هەتا توانم بڵێم ئاستی خێزانداری و هەتا عشایریش هەندێک جاتوانم بڵێم خراپ نەبێ بۆ نمونە بۆچی لێک تێگەیشتن هەتا دروستەکە وا لە ئینسانەکانەکە کە من بۆ نمونە مادام تۆ کەسێکی نزیکی خۆمی وەکو هاوسەر با بڵێن زیاتر ئەوە قوبوڵ کەم کە تۆ جیاوازی جیاوازەکانی قوبوڵەکەم و تۆش جیاوازەکانی من قوبوڵەکەی ئەمەوە ئابێ خێزانێکی تا ڕادێک بەرهەمداد ئێمە دروست بکەین کەواتە مامۆستا نابێمە لە پرۆسی هاوسەرگیریە خۆمان بینە دەست قەدەر بڵێن بە پرۆسەکە بە ئەنجام بین کێڵێ لە داهاتوە باشتر نابین زۆر بەندی جوانمانەیە لە کوردەوارێڵێ بە پێی پەڕەکەی خۆ ڕاکێشە بەدڵنیایی چەند گرنگە ئەم هاوسەنگیە هەبێ بۆی بتوانی تۆ بنەمایەکی باشدانی بۆ خێزان بەڕاستی پرۆسی هاوسەرگیری پرۆسی پایشی گرنگی کۆمەلگایە بەڕێز یعنی تو کاڵی خێزان بۆ نمونە تۆ ئێستا لێرەوە سوای تیارە بە بچۆ بۆ وڵاتێکی تر خۆت بەتەنیا ئاڕۆی وەکو چۆنەڵی تاچێک مامەوە لەگەڵاکەن هەموو یاساکت بەسەرا جێبەجێکن بەڵام ژنت لەگەڵا بێ سێرەکەی یەکسەر وەکو VIP تۆ مامەڵە لەگەڵا ئاکرێ ینی خێزان مقدسە لەلایەن هەموو کۆمەلگاکان و خێزان چۆنەڵی وحدەیەکی پیرۆزە لە کۆمەلگایە باشە ئەبێ هەموو ئینسانێک چۆنەڵی هەموو هێزێکی عەقلی و زێهنی خۆی بخاتە گەر بۆی بتوانێت شتێکی باش بنیاد بنێ چکە تۆ سبێنێ مناڵە خەیتەوە و تۆ بیتە یەکێک لە دەمارەکانی کۆمەلگا یەکێک لە خانەکانی کۆمەلگا کە تۆ باشی تۆ و ئارامی ئەم خێزانە ڕەنگەیەتەوە لەسەر دامەزراوەکانی تر لەسەر مەکتەبی منداڵەکەت لەسەر دائیرەی خێزانەکەت لەسەر شوێنی کارەکەی خۆت هەمووی ڕەنگەداتەوە بۆیە بەڕاستی ئێمە بێ زۆر بە گرنگ سەیری بکەین و زۆر بە پیرۆز سەیری بکەین و هەوڵش بدەین تایە وەکو خاتون ئاماژەی پێکرد ئێمە ماسک نەکەین
خۆمان ڕاستەقینە دەرخین لە هەموو بوارەکە ئەمە دۆخی منە ئەمە دۆخی تەبیعەتی منیشە بەڕاستی لە پرسیارەی پێشتا جەناب قسێک باسی ئامادەکاریت کرد لە ڕاستیە ئێمە زۆر جار لەو ئەچکاتێکە زەواجێ بکەین لە ناو بۆ خوشک و براکانی خۆمان یعنی هەوڵە دەین کوڕێک بدۆزینەوە کوڕێک بدە داوای کچەکانمان کە زۆر پێرفێکت بێ یاخود کچێک بۆ براکانمان بخوازین کە زۆر زۆر جوان بێ ئایلەیەکی زۆر مستەقەڵ بێ ئەوە بێ بەڵام ئێمە پرسیارێک بێ لە خۆمان بکەین ئایا ئەو کەسەی ئێمە ئەو کوڕی ئێمە تا چەند ئامادەیە بۆم پرۆسێ ئەم ئامادەیە چییە بزانین ئامادەیە یاننا وڵی من بڕام وایە ئەبێ گفتوگۆ هەبێ پێش زەواج گفتوگۆ هەبێ بە حضوری کەسە نزیکان بە حضوری کەسە دڵسۆزەکان بەڕاستی گفتوگۆ هەبێ لانی کەم وەکوت باسمان کرد ڕازگوانە من قناعەتی خۆم خەمە ئەو کەسە قناعەتی خۆی پیشام ئەو کەسێ بەرامبەر بدا چونکە بەڕاستی ئەمە زۆر جارێمە لە ئەم گرفتە خێزانەکانە کە مامەڵە ئەەکەین بەداخەوە یعنی باوچێک گێتە بەردەستمان بە خاوەنی دوو مناڵە سێ مناڵە یعنی لە سەرەتای لە مافە سەرەتایەکانی خێزانداری ئاگدار نییە یعنی ئامادە نییە واتە هێشتا مرۆڤێکی بۆ خۆی ئەژی نازانێت کە تۆ داخلی ناو شانەیەک بووی توێ خێزان شانەیەکە ئەبێ بەپی پێداویستی شانەکە تۆ مامەڵە بکەی پارە سەڕف بکەی خۆشەویستی دەبێ بڕی چوزانم ئەو پێداویستە یعنی تۆ پارێزەرێکی گەوری ئەم خێزانی بەڵام سەرەکی بەشێک لە پیاوەکان لەمە تێناگەن ینی ژیانێکی هێشتا هەر شخصی بۆ خۆی ئەژی ینی ئەڵێ من نەبێ بۆن و منە چێژ لە کەسایەت ژیانی خۆم بەرن ینی کەسێکی ئیندیڤیدواڵی زۆر بەحتە کەسێکە زۆر لە ناو پێداویستی شخصانی خۆی ئەژی ئەمە خێزان ئەوە بەڕێوە ناچێت بە هەمان شێوە بۆ ئافرەتیش ئەگەر چاو ئەکات مێردەکەی بۆ منە باری مادی خراپە بەڕاستی سێرەکەی نابێ زۆر زەخت لەو کەسەی مێردی خۆی بکات کە بڵێ من هەموو ئەم شتانم پێویستە لە ژیانی خۆم ئەقد لەم کاتە لەم تۆقیتیان نییە بەڵام احتیمالێ دو ساڵێکە ئەو شتە بێتە دی نابێ ئێستا ژیانی خۆمان تێک بدەین و تەلاق دروست بکەین لەبەرچی دەبێت لە ئێستا من حەزم لە شتێکە هاوڕەکەم و خوشکەکەم ئامۆزاکەم هەیەی من نیمە بۆیە ئێمە لێرایڵین ئامادەبوونی کوڕ و کچ بۆ ئەم پرۆسەیە زۆر گرنگە کە بەداخەوە من ئەیڵێم لە ئێستاە ئەم پرۆسەیە زۆر زەعیفە زۆر لاوازە لە کۆمەڵگایە باشترین مامۆساکانی کوڕکچەکانی ئێمە من خۆمی لە دەرناکەم و هەموو بەشی سوۆسیال میدیایە بەداخەوە سوۆسیال میدیا شوێنی عەرزە شوێنی وتەی بەداخەوە ئێڵێم یعنی مطلق نایڵێم شوێنی دەڕبڕنی و شەی نەشیاوە یعنی ئەمە ناتوانێت مرۆڤەکانی ئێمە بکە نێرەکانی ئێمە بکە بە پیاو مێکانی ئێمە بکە بە ژن بەڕاستی ئێمە سە پێویستان بە پیاوە پێویستان بەنێر نییە لە ناو خێزانە بەڵام مامۆستا بەداخەوە زۆر جار ئێستا بینین ئەو کەیسە زۆرەی کە ئێستا لە دادگاکانە هەیە بۆ جیاببوونەوە یعنی بڕوان پێ بکە لە زۆربەی ئەو پارێزەرانەی کە من زۆر پرسیارم کردووە ئەڵێ کێشەکە ئەوەیە زۆر جار خەتای کوڕکچەکە نییە خەتای کە سوکارەکانیانن پەلەیان لێکەن لەوەی کە بچنە نێو ئەم پرۆسەیەوە جارێ و ئامادەکاری کە باسمان کرد پێشینەیەک نییە کە ئەم دوو کەسە ئایا لەگەڵ یەکە گونجێن ئایا ئەتوانن ژیانێک دروستکەن ئایا ئامادەیان هەیە ئەم دوانە ماڵێک بەڕێوە بەرن خۆی ئەمەش زۆر پرسیارێکی گرنگە چکە تۆ لە هەژدەی تەواو نەکردووەڵێ با کوڕەکەم دامەزرێ بۆی تووشی خەڵەت نەبێت یعنی ئەمە پرسیارێکە بەڕاستی یان کچەکەی زانکۆی تەواو کردو ئیشێکی دەستناکەوەڵێ زوو با بیەم بەشوو با تۆزی بە واقعانە قسە بکەین زۆر جار ئێمە دواییەکەی لێک ناینەوە چکە ئەم کوڕ و کچە لە ڕووی جەستەییەوە ڕاستە لەوانەیە لە ڕووی سێکسیەوە زۆر پێویستیان بێک بێ بەڵام کە تێر بوون لەم شتە ئیتر کێشەیەک دروستەکەن و هەوڵێن جیابنەوە چەند گرنگە ئێمە وەکو خێزانەکان پەلە نەکەین لەم کوڕ و کچانەمان یعنی با بزانین ئایا ئامادەکاریان هەیە گونجاندنیان هەیە ئەتوانم بچنەم پرۆسەیە و ئەنجام بڕم یەکێک لە مەترسیەکان و خاڵە سلبیەکانی تەداخولی خێزان لاسەرگیری ئەم خاڵی بەڕێستە بۆچی چونکە وەکو جەنابەت باس کرد گەنجێک کوڕ بە یاخود کچ بێ لەو دەستە و ئامادەیە بۆ زەواج بەڵام لە ڕووی عاتفی و ئامادەیە کە بەڕاستی کۆڵەکەی ڕاگری خێزان سۆزە سۆس نە مەنتیقە نە جەستەیە نە سێکسە نە پارێ سۆزە سۆز ئەم ژن و مێردە چۆن بۆیەتی بسووتێن کە من بڕوام وایە ئەبێت خوێنکار یعنی کەسێک کوڕێک کچێک لانی کەم لە ناو زانکۆ یا زانکۆش تاوکە ئینجا زەواج بکەن بۆچی لەبەر ئەوەی ئەم پرۆسەی پێگەیشتنی خوددا ناخی مرۆڤ کوڕ بیا خود کچ بێ زۆر ئێستا دواکەوتە من وای بین دو ئەکەوێ ڕاست ئێستا علم زۆرە معریفە زۆرە حەدەث زۆرە ناو ژیانیەمەوە بەڵام هیچ لەمانە کار لەسەرەوە ناکە ئێمە بکات لە کائینێکی بایۆلۆجیەوە بمان گۆڕێ بۆ کائینێکی کۆمەڵایەتی کە هەست بە بەرامبەرەکەم بکەم بۆ یەکێک لە سلبیاتەکانی تەداخل
ئەوەیە کە ئێمە زۆر لە کوڕکچەکانمانەکەین یا بۆنە باوشێک پارەی هەیە خڵێ من ئەمە پارەم هەیە و حەزەکەم زوژنی بۆ بێنم نامە غەڵەتە ئەبێ ئێمە کارێک بکەین وەکو باسم کرد لەوەڵەوە پرۆسی ناساندن هەبێ یەکتری ببینن بە حوزوری کەس و کارەکانیان باشە و ئەمەشان تێبگەینین کە زەواج بەرپرسیارەتیە باشە مامۆستا توانە بەڕێز زۆر تیشکە خەیتە سەر پرۆسەی ناسین پێش هاوسەرگیری ئەم ناسینە بە چ شێوەیەک بێ زۆر جار کوڕکچی وامانەیە ساڵێکیش تەنانەت بێک و دەستگیرانن بەڵام لە دوای ئەوەی کە یەکتریان با بڵێن زەواجەکەن ڕێک جابن ئاخر ئەمە خاتون ئەوە ئەو پرۆسێک کە کاکە باسی کرد ئێمە مرۆڤمان ئامادە نەکردو بۆم پرۆسە گرنگە بەڕاستی لەو ناسینەیە ئەبێ چی ڕەچاو بکرێت لەو دەستگیرانیە بێت یان پێش دەستگیرانیەکە بۆ ئەوەی کە ناسینەکە ڕاستینکەی ڕاستەقینەیە بێت خۆشەویستیەکە چاویان کوێر نکات لە ڕاستی جوانە لە ڕاستیە وەکو باسمان کرد مەرحەلەی یەکەم تۆ حەزت بچێ بۆ کەسێ بەرامبەرە لەوە ئەچێت ئەم حەزەوات لە تۆ بکات بەشێک لە هەڵۆ کەمکوتەکانی بەرامبەرەکەت نەبینیت وەکو پەردەیەک وەکو پێتە بین تۆ ئەو کەسێک بەرامبەرتەوە کە تۆ حەزت لێ کردووە یاخود ئەو حەزی لە تۆ کردووە بە هەمان شێوە وا ئەکا کە تۆ هەڵەکانی کەمکوتەکانی نەبینی بەڵام وەکو باسم کرد بێمە زۆر سادقانە بە حوزوری کەس و کار لێرەیە تەداخلی خێزان ئیجابیە کە پرسیار لەم کوڕە ئەبکەین ژیانی ئەم کوڕە چۆن بووە ڕابردوو ئەم کچە چۆن بووە چۆن ژیاوە خێزانەکەی چۆنە باوکو دایکی چۆنە بەڕاستی زۆر جار کوڕکچەکان تەنها بە بینینی یەکتری عاشقی یەکتریە بن بیر لەوە ناکەن کە خێزان چەنە گرنگی هەیە بەڕاستی من لە ژیانی با بڵێن پیشەی خۆماوەکو توژەش کۆمەڵاتی قەنەعەتی کولین بۆ ئەمە چەسپاوە بەڕێژەی لە 150 بێ کوڕک سێرێکتری بکەن لە 150 سێری خۆی بکە لە 150 سێری خێزانەکەی بکەن بۆ خێزانەکە 25 ساڵ تەخزیەی عەقڵ و عاتیفە و دڵی ئەم کچەی کردو کە یابەتەوە ئەگەر خێزانەکە خێزانێکی دامەزرا و سەرکەوتوو بێ ئەوە تۆ مەترسە بڕۆ قسەکان بێنە بۆ مارە بکە بە هەمان شێوە سێری باوکوداشی کوڕەکە بکە بزانە ئەم دایک و باوکە چەنێ لە ناو ماڵا پەیوەندەکانیان باشە و خێزانێکی تۆکمەن و کوڕکچەکان هەمووی شویان کرد و ژیانێکی نۆرمالیان هەیە ئەم دایک و باوکە چەنێ حاکمن لە ماڵا و سڵتەی ئەم ماڵە بەدەستیانەوەی و یعنی توانیوانە مرۆڤ کوڕەکان و کچەکان بخەنە بەرەمەرجی بەرپرسایەتی ئەوە تۆ مەترسە بڕۆشوو بە کوڕی ئەو ماڵە بکە خێزان زۆر گرنگە بەڕێز تۆ هەموو ژن و مێردێک لەوە چێکە خۆی گوتە منیان بە 40 ساڵ لەگەڵ ژن و مێردەکە پێکەون بەڵام 25 ساڵی فەرمی کە داڕشتنی کەسەتی مناڵەکەی لە ناو ماڵا گەورە بۆ مناڵە گریانەکانی خەمەکانی خۆشیەکانی ئازارەکان و پارە و پەیوەندی کۆمەڵەکان ئەو کوڕەیە خۆی کچە لەناو خێزانە فێری بووە تۆ بەسەری خێزان کەی بەداخە و کوڕ و کچێ مەیسە شتێکیان بۆ دروست بووە لە شێر ناوی ئازادی حڕێتە وەڵام من کارکە خۆم کچەکەم مدڵ بێ کەس و کار چیە ئەمە غەڵتە بەڕێزم تۆ بڕۆ بیکە بەڵام دوای زەرەکەی لەو سەرەوە ناگونجەی لەگەڵیان بۆیە لێرەیە تەداخلی خێزان گرنگە کە خۆ من وەکو کوڕێک کە چم بۆ داوای کچی خۆم ناتوانم بڕۆمەوە بکەم بەڵام دایک و باوکم با بچن لە ماڵگە دانیشن زۆر ئاسایە ئێوارکش لێ نام بخۆن زۆر ئاسایە ئێمە هاتوین بەتەمەین لەگەڵ ئێوە ببین بە خزم قەیچەکە لە داوەتێکمان بکەن و ئێوە داوەتێکی ماڵ ئێوانشکەن باز پرۆسەکە دوای سەرش نەگرێت قەیچەکە خۆمە پرۆسەیەکی جوانە هیچ عیبێکی تیانێ و حرامیشی تیانێ لە ڕدینیەوە زۆر ئاسایە تۆ کچێکە دەیە بۆ عایلەی بێن لە ماڵی بڵێ ئێمە حەزینە ماڵ ئێوە نامکوون و لە ڕێ ناسایەکەوە بەتەمان کچەکە ئێوە مارە بکەین بۆیە قسەکردن و لێک تێگەیشتن زۆر مهمە و هەڵدانەوەی مێژووی یەکتر ئەمە گرنگە و من بە بڕای من بوونی بەڕاستی ناسینی خێزانیش دووبارە یارمەتێکی زۆر باشە بەڵام ئەوشمان باس کرد لە کۆتاییە ژومێرد ئەبێ ئەویان لە بەرچاو بێ کە ئەبێ پێ بەخۆیانە بنێن بۆ ئەوەی لە خێزانێکی پیرۆزا بمێنەوە لەم خانە پیرۆزیە بژین چونکە بەڕاستی هیچ ژومێردێک بەڕێز پڕ بە پڕ یعنی ما بڵێن منجەڵ و سەرقاپ یەکتری نین خەلک جیاوازی هەیە بەڕاستی بڕۆ لە بێژیمە شەراب بگەڕ بڕۆ بگەڕێ هیچ کەسێک لە 100% ژنەکەی لێ رازی نییە و هیچ کەسێکی لە 100 لە ژنەکەی رازی نییە جیاوازیە بۆ چۆ تۆ لە خێزانێک و هاتووی پەروەردەیەکی جیاواز و بەناو پرۆسێکی قورسا ڕۆژی ئەویش بە هەمان شێوە بۆ ئێوە کێن پێشەوە ئامادەکاریەکە کە بەڕێز باسە کرد ئامادەکاری ئەوەیە کە بڵێ من کە دانشم بەرامبەر هاوسەرەکەم ئەزانم زۆر لەو جیاوازم بەڵام ئازایەتی من و شکۆی پیاوەتی من ئەوەیە کە من ئەم جیاوازیانی ژنم قوبوڵەکەم بۆ ئەوی مناو بخەمەوە و وردە جیاوازەکانی ئەو ئەبێتە شتێکی ئاسایی لەلای من باشە مامۆستا توانە بەڵێ
کامێک لە ستانداردەکان یان تایبەتمەندیەکان ئەبێژن و پیاوەکە لە پێناو ئەو هاوسەرگیریە قوربانی بۆ بن ڕێکی بکەنەوە نەرمیەک بنوێنن و کامێک لە ئستانداردەکان هەیە ئەبێ سوور بن لەسەری بۆی کە لە خۆیانە نەیگۆڕن چۆن هەندێک جار گۆڕانکاریش ئەمەنە کەسەکە ئەگۆڕێ ئیتر هیچی لە خۆی بۆ نامێنێت وەڵامی بەشی یەکەمی پرسیارەکە و خاتون مەسەلەی خۆشەویستیە بڕوا بکە یعنی ئەگەر ژنۆمێردێک خۆشەویستیان بۆ یەکتری هەبێ بە 3 مانگیش دوور بن لە یەک بەردەوام وەکو پەیوەندی مۆبایل ڕەبتێک لە بینیانە هەیە خۆشەویستی ئەوەی زۆرێک عالمێک گەڵێ ئەوەی مرۆڤ لە پێناوی خۆشەویستی بەخشێ لە پێناوی شتی ترا نایبەخشێ واتە تۆ ئەگەر ژنەکەت خۆش بێ ئامادەی واز لە پیشەکەشت بێنی واز لە بازرگانەکەش من پێناوی ژنەکەم ئەگەر ژنێکی ژمێردەی خۆی خۆش بێ ئامادەی تایە ژیان ئەو قوبوڵکە لەسەر یەک ژوور خۆشەویستی خاڵی یەکەمە بەڕێزم و بەتەنگەوە خۆشەویستی ژن بۆ پیاو بەتەنگەوە هاتنی پیاو بۆ ژن باشە یعنی واتە ئەم پیاوە چۆنەڵی ئەو ژنە چواردەور بدا بڵێت تۆ بەزی خۆمیت ئیتر کە ئەمە کە ئاڵێ بەزی خۆم بەس قسە نییە ئەمە ئافرەتە نەخۆش دەکەوێت شەو ئازاری هەیە پێداویستی کە سوکاریە تۆ بەدەمیەوە بی هەموو یەکێ لەمانە وەکو خشتێ وەکو دروستکردنی ماڵێک وایە هەرێکێ لەم باشیانە تۆ لەگەڵ ژنەکەی وەکو بنیانەن دیوارێک وایە کە ئەم ژنە لە پاڵیا شاندایەوە حەسێتەوە لە پاسی بەرەکە ئیتر تۆ ئەگەر پیاوێکی تۆ ڕۆژبی تۆی قوبوڵە پیاوێکی تاڕادێک کەم دەستجیبی تۆی قوبوڵە ئەمە بەشی یەکەمی پرسیارەکە کە باست کرد بەشی دووەمیان کە زۆر جوانە ئەوەیە کە من چ شتێک لە ژیانی منە وەکو پیاوێک یا وەکو ژنێک هێڵی سوورە من بەرامبەرەکەم قوبوڵەکەم بەڵام ئەبێ بەرامبەرەکەم بزانێت پێ بەم نانەنێ ئیتر ئەگەر پیاو بێ خۆش ژن بێت چونکە دوجار ئەگەر پیاوێک ڕازی بوو بە ژنێکی سازشکار ئەم پیاوە دۆڕاوە چونکە کوێلەیەک لە ماڵەکەیەتی نەک ژنێکی خاوەن کەسێتی و ئەوکو ئەو ژنێک خاندانی کە باسمان کە لە ماڵ ئاودانیشێ هەژنۆ کوڕوخش لە بەردەم قاچا خزمەتەکە نابێ بەم ژنە بەعکسیشەوە ئەگەر ژنێک شاپیاوێکی ئەوێ لە ناو ماڵەکەیە ئەبێ هەرگیز کەرامەتی نەشتێنێ باش ئەبێ بە بەردەوام لە بەرچاوی مناڵەکان وەکو سۆپەرمانێک سێریکە وەکو چۆنەڵی دواهێز سێریکا لەسەر ئەم زەویە کە ئەوە دوا کەسەکە من پەنای بۆ بەم و ئیتەوە هەموو کەسێکی منە ئەمەیە یعنی کە ئەبێ کەسێتی پیا و ژن پارێزراو بێ لە ماڵە تۆ ئەگەر ژنێک بۆ منە ڕێگا بەخۆی بدە ئیهانە بە مێردەکەی بگەڵە بەچای مناڵەکانی سبێنە مناڵانش دڵتە من پیاواکە تۆ سبێنە گەڵم پیاوە ناتوانین بڕۆتە ناو حەفلەیەکەوە پیاوەکە و کەسێتی تێکشکاوە و بەعکسەوە بۆیە ئەگەر ژن و پیاو ژیر بن و ئامادەکرابن کاکە زۆر ئەو تێبینی دقیق ئامادەکرابن ئەبێ ژیانی خێزانداری یەکەم و کۆتا شتی گرنگ بێ لە ژیانە هەموو کچێک ڕەفیقی هەیە کاتەکە شووەکە ئەبێ خێزان و ماڵ و مێردەکە یەکەم بێ هەموو پیاوێک کە ژاواجەکەڵاوچە بیستی ڕەفیقیە بێ کە هەر ڕەفیق هەر گروپێک ڕەفیقی لە شوێنێک ئایان بینێ و ئەچێ بۆ نادی ئەچێ بۆ ڕاضە ئەچێ بۆ مەلە بەڵام ئەبێ خێزانەکەی وحدە یەکەمێکە گرنج بێ بدا یەکەم ئەم فەرزەکە ئەمە اینجا بابەتە لاوچەکان ئەوانترن هەچ کاتێ ژن و پیا ئەوە بیریان کردەوە کە بەداخەوە کوڕ و کچی ئیسە لە ئەوڵەوە بیر ناکەنەوە هەندێکیان دوای ئەوەی کە یەک دوو مناڵیانە بێت اینجا کە نەیانتوانیوە ئاوەدانی خێزانەکان بنیاد بنێن هەر خەریکی ئیشی دەرەوە بوون و کەسابەت و سەفەر و هاوڕەکان سێرەکەن لە ماڵەوە خێزانێکی فشەڵیان بنیاد ناوە بۆیە لە دوای دوو مناڵ سێ مناڵ ئاوڕێتەوە هەتا یەک دوو مناڵ لە بەر خاتری کە سوکار بێت دەنگەی لێ کردووە ئێستا تێگەشتووەڵێ کەواتە من بۆ من ئەمە قوبوڵ بکەم وەڵا جیابمەوە کوڕ بێک ئەڵاڵا تەلاقیەدە من ئەمە نییە کە من ویستومە بۆ لەبەرەوە یەکەم لەحزەتۆ ئەرکرد لەسەر شانە ئەبێت جیاوازەکان قوبوڵکەی ئەبێ ئێمە لەوە تێبگەین کە بەڕاستی هیچ دوو مرۆڤێک لە سەم سەرجەویا لێک ناچن جیاوازن لەو تەبێت سەمە تۆ بچین بۆ سەفەر لەوە چ هەر لە یەکەم دەقامە تۆ جیاوازی بێتە بینمانەوە تەواو ئەمە جیاوازەکانمانە بەڵام بۆ ئێمە بتوانین سەفەرەکە بکەین ئەبێ یەکتری قوبوڵ بکەین باشە زۆر کات لەوەی کە چووەتە ناو پرۆسەی هاوسەرگیریەکەوە مامۆستا تا چەند گرنگە گفتوگۆ هەبێت بەردەوام گفتوگۆ هەبێت لەوەی کە لە بینی هاوسەرەکانە ینی بەداخۆ ئێستا زۆر کات کێشەکان لەوەیە کە وشەیەک هەیە دەستەواژەیەکە لە سیوانە بێتەوە لە یەکتر بۆ پیاوەکە غەڵەتێکە کە ئافرەتەکە چێشتێکی کاکە کە ئەوش
ڕەتی بات و غەڵەتێکی کەم لەو شێوەیە بکە بەڵام ئەگەر پێچوانەی ئەمە ببینی پلانێکە کە لە بینی هاوسەرەکانە هەبێت بۆ نمونە زۆر جار کێشەیەکیانە بێ قەت لە بەرچاوی مناڵە ئەم کێشەیە نایکەن بە هاوار و شەڕێکی گەورە چکە و مناڵەشی تر دوو ڕۆژکە و ڕێزەی کە تۆ هەتە لای بچووکە بێتەوە بە دڵنیایی کۆمەڵی وشا ئەوترێ بچووکە بیتەوە چە گرنگە تۆ هەموو کاتەکانت دابەشکەیت پلانت هەبێ بۆ کاتەکانە چوونە دەرەوەکانت ڕێزگرن نەمان و تۆی تر ئەوەی کە لای خۆمانە لە وڵای تر کاکە ژنی هێنایتر قوڕەکرێ بەسەریا قوڕ ناکرێ بەسەر نەخێر ژیانێکی کەتێکەکە تۆ زێواقع بڕۆین یان کچەکە بە هەماشەوە ئەبەسرێتەوە لە ماڵی باوکی و لە کەس و کاری لەو شێوەیە نە تۆ توانی بڵێ ئێمە ژیانێکمان دروست کردووە بەڵام بەیەکەوە ژین و هەر وابزانی لە ماڵ یەکتریشن یانی چەند گرنگە سادەی کەینەوە ژیان قورسی نەکەین لە خۆمان بە چیش ئەبێ کێشێ دروستێ با گفتوگۆ بکەین گفتوگۆ چەند گرنگە لەم بیوانە بەڕاستی گفتوگۆ ڕێگایەکی زیاتر ناسینی کەسەکەی بەرامبەرتە بۆچی چکە ئیسان لە گفتوگۆیە ناخی دڵی ئەڵێت لە هەندە جار بەناوی خۆی قسەکە هەندە جار بەناوی ئینسانەکانی تر قسەکە نمونە بۆێنێ تۆ کە خۆیت هەتا زەوازان منەفزەڵێ مرۆڤ کاتێک قسەکە لە ساد هەفتا بۆشە باسی خۆیەکە هەر مرۆڤ هەر باسی فەلسەفە بکە ئەم قسانەی ئێمەش هەندێک جار ئەو مانای هەیە بەڕاستی گفتوگۆ یەکێکە لە دەواازەکانی ڕەواندنەوەی لێکتێنەگەشتەکان خێزان بە دڵنیاییەوە و ئەوەشمان بیر نەچێ هەندێک جار لە کاتی گفتوگۆیە بەشێک لە خێزانەکان ڕێگا بەخوادن قسەی نەشیا و بەرامبەرێتی بکەن من لێرەوە ڕای ئەگەێنم داواکەم لە هەموو خێزانەی کە ئێستا جویان لە ئێمەیە و هەندێک وردە چێشە لە بینانە هەیە هەرگیز پیاوەکە ڕێگا بەخۆی نەدا وشەیەک بە ژنەکەی بڵێ کە لە پرۆسی لە سنووری خێزاندایی تێپەڕێ بۆنە تۆمە خێزانی خۆتە بۆنە پێی بڵیت کورە خۆزگە من ئەم پرۆسیان نەکردایە ئەمە قورسە ئەمە وەکووە تۆ تیرێک بنی بەسەر دڵی ئەو بەرامبەرەتەوە هەستی نامێنی یا ژنەکە بە پیاوەکە بڵێ کوڕە شەڕ لایە نازانم شوم بە فڵان کەس کردای ئەم پرۆسیان نەکردایە ئەمە نائومێدی ئەی بە بەرامبەرەکەت ئەمە باسی کاتی گفتوگۆیە لە کاتی گرفتەکانە ئەبێ ئەگەمان لە وشەکانمان بێت چکە وشەی احتیمالی بەرامبەرەکەت بکوژی بۆ کەلیمێ بڵێ ماڵی کە سوکای تۆوان یا تۆ هەروە بوویت هەر لە ئۆدەقەوە ئەم کێشەیە دەبوو ئەمانە خراپن بۆ باسمان کرد ئێمە جیاوازی نەبێت جیاوازیان قوبوڵکەین تەبەن گفتوگۆ بەشێک لە خێزانەکان ئەتوان گفتوگۆ بکەنە دەواازەیەک بۆ هێنانی چێژ و خۆشی بۆ بینی خۆیان بۆ نمونە ژنومێردێک ئێستا 10 ساڵە زەواجیان کردو لە مەرحەلەی دەزگیرانداریە لە مەرحەلەی پێش دەزیێنەریا چ پەیوەندێکی خۆش چ یادگارێکی خۆش بوو کە ئەمان پێکۆ گەڕاون ڕۆشتون لە شوێنێک دیدارێکیانە بۆ قسێکی خۆشیانە بۆ چون سەدانی ماڵی خزمەتیان کردو کاتە ئەو چرکە ساتە خۆشانە بێنەوە بینی خۆیان بە دڵنیایەوە یەکێکە لە هۆکارەکانی چۆنەڵی فراوانبوونی ڕوبەری خۆشەویستی دەبینی ئەم دوو ژنومێردایە ئەگەرچی لەوە چی هەندێک جار خێزانەکان دوای 20 ساڵ یاخود دوای 5 ساڵ هەندێک ساردی لە بینیانە دروست بێ بەڵام هێنانەوەی ئەم یادگارە خۆشانە و بنیادنانی خۆیان و گەشەدان بە خۆیان بە بەردەوامی لە بواری زانستی دەروناسیە بە مامەڵەکردن ئەبێتە هۆکاری بەردەوامبوون ئەم خێزانە بە گەشەکردووی بەرمەنانی مناڵ بۆیە گفتوگۆ بەڕاستی تر زمانی گفتوگۆ ئەمڕۆ چۆنەڵی پایەیەکی عالەمیە بۆ لە یەکتر دێگەیشتن بۆ ئەوی کە من تۆ پێکەوە مامەڵە بکەین بۆیە گفتوگۆ مڕام وایە بنەمایەکی گرنگە بۆ لێک تێگەیشتن و بەڕاستی بێ ئەوەش بەخەرجین کام گفتوگۆیە کە پڕ بێ لە ڕێز پڕ بە لە تێگەیشتن پڕ بێ لەوەی کە ڕێگا بدی بەرامبەرەکە و قسە بکە وای گوێی لێ بگەی کە لی تێبگەی نەک وای گوێی لێ بگەی کە جوای بێت و کای پێشی هەمومانەکە خۆی ئەتەکەتەکانی گفتوگۆیە من بڕام وایە بێتەوە یەکێک لە هۆکارەکانی تۆخمەکردنی پەیوەندی ژنومێردەکە کاتە خۆشەویستیش ئابدەیت بوونی پێویستە ئەوەی کە ئەڵەن بوون من لەیلی و مەجنون ژوای لەم سەردەمای هەرجیا بوونەوە ئەمە نییە بەڵام ئەبێ بە دوای ئەوەیە بگەڕی چۆن ئەم پەیوەندی هەر بە توکمەی بەهێڵیتەوە بەدڵنیایی زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ مامەسا بەخێر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوون